زیاتر جوانکاری ئۆتۆمبیلەکان دەکەین زیاتر شتە سەرەکیەکان نینە وەکو تایە و ڕوون و دەهن و ئەوانە زیاتر جوانکاری دەکەین زۆر شتیشە بۆ محافەزەی دەکەین لەزگەکانە بۆ پارێزگاری لە سبوغ و ڕەنگەکانە و لە کوشینەکانە کوشینچیە و گایەی ناوێتی دەیپارێزی شتەکان زیاتر جوانکاری و پاراستنە لێرە. ئیشی جوانکاری سیارە زۆر زەرور نییە یانی شتی زەرورتر هەیە خەڵکی بیکاتن بۆیە بازارەکە ئێمە ناڵێم هەر نییە ینی وەکو پێویست نییە هەیە بەڵام مەسەر میساڵ ئێستا ئێمە ئەو دوکاندار وەکو دوکاندار دوکانەکە ئێمە ینی کرێەکەی لەوانەیە تا 17 وەرقە مانگانە لێمانەسێن ینی کرێ دەی ینی بەحقیقەت ئەو پارەیەمان نایەتەوە دەست کە ئەدەینەوە کرێ لەبەرەوەی بە حکمی ئەوەیە کە پێشتر خەڵک ئیمکانێتی باش بوو وەزعی باش بوو ینی بەکەی بخۆی زیادە ئیسرافیشی دەکرد یان لە سیارەی مەصرف دەکرد سیارەی جوان دەکرد بەڵام ئێستا وانە ئێستا کابرا غار براتە نان خواردن غار براتە پێیاکە ینی لە بۆ مارومداری بژەی خۆی پێیاکە یاخود بێ سیارەی جوانکاری بکات ئەوەیە مۆزوعەکە ینی بەحەقە. شوانا كيفك مالها؟ خانه كده روزنا تاخش بوده ولا كده جوات كانوا اللي قاعد كريم مرة كانوا دورة خاني خالص بالي وابخني ده وخش كده من ده. بس ما تقدر كيف دورا کنی خوانا بده ها بیشتر پاکشی وانه. خواهد چیکار؟ ام رابطیم هوا که پاکش کنیل نافکن پد پنابرین روش آوا سوری وک ریوبریا کاروبار خوب پاراستنی پفکاری دیگر خرابا یونیسف و دیگر ریوبریا کارگیریا کمپی مریم آمش وی هوا پاکش کنی اوه کو ام جینگه ها ناف کمپی دا پارزین پاکجیا و راگیرین و خلکی جهان دین کو پاکجیا کمپی و گیارکت خو راگیرین و پاکش کن. فرمون ایوو تیپی هنری ملیکانی دهور بفرمون دشمن هسته چی و برده سودا سربوی اما بقول هوا بيشتري لسوريا بون هر زور حفلة من حاضر كرده بو يعني بس بناوي تيريج بو هبو زور حفلة من هبون و بينز أول وزعك بس زور نبو لسوريا هاتنا ليرة أول بين صار 6 سال نعملها وليرين هدف گروهی رونق همسوا لیکیتی و هموطنی و اتحادی هموی ایران و هموی دنیا به یکسرین نشان بده هر مو قوم و هموی کس مثل خراسان، ترک، لور، کرد، بلوچ، عرب لهموی ولایت کان اما آلین اما بیکو گیشمان اتحاد